بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستان سلام و ڕەحمەتی خوای گەورە بڕشێ بەسەر دڵ و دەرونی هەموو لایەکتان. لە خزمەتتانە بم بۆ فەرمایشتێکی پیرۆزی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام کە فەرمێ الراحمون يرحمهم الرحمن ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. واتە ئەوانەی کەوا بە سۆز و بەزەین لەگەر مەخلوقی خوا بەگشتی لەگەڵ مەخلوقی خوا بەگشتی، یعنی نا بەس لەگەر چینێکی مسلمان یاخود بەس لەگەر چینی مرۆڤ غەیری چینی مرۆڤ بەڕەحم نەبێ. الراحمونە یعنی ئەوەی کەوا زۆر بەڕەحمە و بە سۆز و بە بەزەیە لەگەڵ گشتی مەخلوقاتە. الراحمون يرحمهم الرحمن، ئەوانەی کەوا وان سیفەتیان وایە سیفەتی ڕەحمیەتیان تێدایە و بە سۆز و بە بەزەین لەگەر مەخلوقاتی خوا، لەگەر منداڵەکانی خۆیان، لەگەڵ خێزانەکەیان، لەگەڵ دایکیان، لەگەڵ باوکیان، لەگەڵ جیرانیان، لەگەڵ دار و بەردا، لەگەڵ حیواناتە، لەگەڵ ئاژەڵا، لەگەر هەموو شتێکە سۆز و بەزەییەشیان هەیە بەرامبەر ئەو مەخلوقاتە. ئەوە خوای گەورە يرحمهم الرحمن، ئەو پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام خوای گەورە ڕەحمیان پێکە، خوای گەورەش لەگەڵیان بە سۆز و بە بەزەیی ئەبێ. کاتێک بەزەیی ئەنوێنی بەرامبەر بە منداڵێک، کاتێک بەزەیی ئەنوێنی بەرامبەر بە کەسێکی بەتەمەن، کاتێک بەزەیی ئەنوێنی بەرامبەر بە کەسێکی نەقوستان و کەم ئەندام، کاتێک بەزەیی ئەنوێنی بەرامبەر کەسێک کە پێداویستی هەیە، بەرامبەر حیوان و ئاژەڵێک، بەرامبەر مەخلوقاتێکی خوای گەورە، هەر جۆرێک لە جۆرەکان بێ، هەر مەخلوقاتێک بێ کە تۆ بەزەیی ئەنوێنی خوای گەورەش بەزەیی بەرامبەردا ئەنوێنی، خوای گەورەش بەرامبەر بە بەزەیی ئەبێ. بۆی پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام ارحموا من في الأرض، ڕەحم بکەن بەوانەی کەوا لەسەر زەوین، ڕەحم بکەن بەو شتەی وا لەسەر زەوی ئەژی، چ مەخلوقە، چ مرۆڤە، چ حیواناتە گشتی. ارحموا، ڕەحمیان پێ بکەن، بە سۆز و بە بەزەیی بن لەگەڵیاندا. يرحمكم من في السماء، رحمتان پێکە ئەوەی کەوا لە ئاسماندا مەبەستی کە ذاتی رب العالمینە. والسلام عليكم ورحمة الله.